حاولي داول اخواب زيابي نجاتي مو هذا سال 1916 من برنامج داو كتابه بنووسم من ئەندازیارم نووسەر نیم و مێژوانیش نیم بەڵام خۆشەویستی کورد و کوردستان وای لەکردین کەوا هەوڵ بەم شتێ بکەم ئەوانە کە ئالیکارە بوون ڕاستەخۆ کەم بوون تایبەتی سەرچاوە نەبوو بۆ بگەڕێنە بسێن پەرتووکە جارێکیان شتێکم بیست لە نەرویج هەیە چوون بۆ نەرویج بۆ هەندێک زانایەک کۆکەمەوە ئەو بابەتانێکەوە من نووسیوم باسییانەکەم زیاتر ڕاستیەکانی مێژووین کە لەسەر کورد و کوردستان لەسەر ئەم میلەتە نەکبەتە نووسراون لە ئارشیڤەکانە کەوتون کەس ناچێت بەلایەنە چونکە ئێمەی کورد پێویستمان بە مێژوو نییە و نامانەوێت مێژوو بزانین بە گشتی لە ساڵی 1916 دەستم پێکرد من لەبەرەوەی ماڵم خێزانم لە رووسیان بەشێکی زۆرم لە دارستانەکانی دەوروبوژی شاری مۆسکوا نووسیوە زانیارەکان لە زۆر سەرچاوەڕمان گرتووە یەکێک لە زانیارەکە هەر گرنگکانم دکتۆر کەمال مەزەرە کە ئەرشیڤی بریتانی هێناوەتەوە لەوە وەرم گرتووە دکتۆر پرۆفیسۆر جەمال نەبەس دوایەوە خوا لێ خۆش بوو ئەکرەمی ساڵحی ڕەشە لە مێژووی سلێمانیە 16 لاپەڕی توخمەی نووسیوە لەسەر محموودخانی پیرۆزخان و جەماعەتەکەی کابرایکی ئینگلیز چۆتە لای محموودخان و جەماعەت لە شارباژێر بەدزی حکوومەتی عێراقیەوە لە چلەکانە هەتا ئەڵێن نانی نیۆڕۆمان خواردووە هین بووە تەماتە و ڕۆن و نان و تەماتە و ڕۆن بوو لەگەڵ پیازە تقریبان لە ساڵی 2023 لە کۆتایی مانگی وەزم 12 بوو یەکەم جار پرتوکمان پڵاو کردەوەنی هەمە چاپی دوو هەمە ئەم پردوگە قەت نەفرۆشاوە نەشۆدە ناو بازارەوە بڵاومان کردەوە بەسەر خوێندەوەران و کەسان و لە کەسانی کەوا ڕێز لە پەرتووەگرن بەڵام بەداخەوە من گلێم هەیە لەوانەی کەوا لیان وەگرتم پەرتووکان یەکەم جار یەک کەس تێبینی نەبوو لەسەر کتێبەکەم واتە یا ناخوێنێتەوە یا داوای لێبوونەکەم تێی ناگەن ئەو شتە بۆچی ئەوە تێناگەم بەڕاستی چونکە هیچ شتێک نییە کەمال بێ کەمال بزانە بۆ خوایە هیوادارم لەمەدا هەندێک شت باسکەن دوایەوەش بۆچی ناومە ناو ڕۆبنوودی کورد ئەمە پرسیارێکی زۆر گرنگە یەکێک لە بروسەکانی باڵۆزخانی بریتانیا لە بەغا ساڵی 1950 کە مامۆستا کەمال مەزەر دۆزیوێتەوەیان لە بریتانیا دەڵێ لە ناوچەی سلێمانیا کەسێک گاڵاکە حکوومەتی عێراقی دەرێقەتی ناوە ئەوە چەندی ساڵە پۆلیس گونەموشیان ێوە بە قەیسەری شێغڵەتی جووا دیارە دەستی گرەوە پشتیوانە و خەڵکی سلێمانی بایانکەن بە ڕۆبنهودی کورد بۆچی وتیان ڕۆبنهودی کورد چون کابرایە لە شەڕە هەرچی گرتە بێ بە تایبەتی خواردەمەنی و شتانە دابەشی گرۆ بەسەر فەقیرۆژار لە کووردا ئێمە بەداخەوە بۆ هەندێک شت ئازاین ئێستا مەسەڵەن محەممەد حەمە چییە لە چی هاتەوە محەممەد پیزەش لە پیرۆزەواتەوە خولەش لە محمواتەوە من خاڵشم خواافیکە دو ساڵ بش ئەمریکای کرد هەر پیانەوە خولە یعنی خۆشەویستی نەوعیکە لە خۆشەویستی ئەوە هینانی پێچوپەنای زمانی کوردیە دەوڵەمەنی زمانی کوردیە ئەمە شتێکی ناشرین نییە یعنی من پێم و خاڵە خولی زۆر زۆر جوان بڵم خاڵە محمود خاڵە خولەکەم زۆر بەدڵترم خۆ بە بچووکزانین و شکانەوە بەسەر خۆمان و خۆتاوانبارکردن و پێمانەوە بە هیچ شتێک کردوکردنی خراوەتە سەربەر دیسانیشەوە ئەمە ناوە ئەڵبەت بۆ خۆی خولەپیزە ناوێکی دیارە لە ناو کۆمەڵگەی کوردەواریە بە تاتی لە پارێزگای سلێمانیە بەڵام خەڵک کەمتر بە ژیانی ئاشنابووە تەنها ناوی بیستووە بۆیە چاپکردنی ئەم زۆرە کتێبانە یا ئەم کۆڕکۆبوونانە لەسەر مێژووی گەلەکەمان هەر کەسایەکی لە کەسایەتیەکان شتێکی گرنگ و پێویستە بە تاتی کەسایەتێکی دیاری وەکو خولەپیزە کە لە ساڵانی کۆتایی چلەکانە تا سەرەتای پەنجاکان ناوەڕاستی پەنجاکان لەو قۆناغەیە لە دژی ڕژێمی پاشایی یاخی بووەوە بە شاخەکانی کوردستانەوە مەفرەزەیەک بوون چالاکی خۆیان کردووە و دژی ڕژێم بڵێ حکوومەتی پاشای و کاتی عێراق ئەمانە زوڵم و زۆری ئەو کاتەوە لێکردنەکە یاخی ببن پێویستە گەلەکەمان بیان ناسیێتەوە کەسایەتیانە و هەتەنها ناوێک نەبێ ناوی بیستی بێ بزانێت کێ بوون ژماریان چەند کەس بووە چیان کردووە چۆن سیستەمیان لێکراوە بۆچی یاخی بوون وە لەکوێ کوژران چۆن کۆتاییان پیاچووکە ئەم گروپێکی زۆر ئازاو قارەمان بوون بەشێکی کۆتاییان بە خیانەت کۆتاییان کردنی لەناو خۆیانە دەستی خیانەت وای کە لەم گروپە کۆتایی پێوێت بۆ ئێمەکێک لە نەخۆشیەکانی ناو میلەتەکەمان بۆ زیینوکردن ئەم مێژووە لەو دیوە باشە کە ئینسان خەڵکی بزانێ خەڵکی لە خۆناگانی پێشوا ژیانی چۆن بووە خەباتی میلەتەکەمان چۆن بووە وە چییە هەمیشە میلەتەکەمان لە ناوبات خەباتەکانی شۆڕشەکانی چالاکیەکانیەوە بەشێکی زۆریان خیانەتە بەداخەوە ئەم کتێبەش کە
چاپی دووەمێتی ئەلبەت من بۆ خۆم کارم لەسەر کردووەکو بەرنامەی دۆکومنتاری لە کەناڵی پێیان بە دوو هەڵقە بەرنامەیەکی زۆر باش و تێروتەسەلمانە سەرامادە کرد و تەنانەت گفتوگۆی کاک شەریف ڕەحمەتی برای خۆلەپیزەم کردووە لە کتێبەکەشە بەشێک لە گفتوگۆکانی من بەکار هاتووەتەوە بەشە لە کارەکانمان بەکار هاتووەتەوە ینی بە جۆرە جۆرەکان هاوبەش بووین دەستێکمان هەبووە لە ئامادەکردنی کتێبەکە یان بە پێدانی زانیاریەکان دەستخۆشی لە دکتۆر بەکیرەکەم دۆستی عزیزم کتێبەکەی شتێکی باشە من چاپی یەکەم بە تەواوی خوێندوەتەوە چاپی دووەمش خۆی ئەڵێ پێداچوونەی بۆ کردو ئیزافەی بۆ کردووە ئەلبەت ئەمانە پێویستن بۆ ئەم قۆناغی ئێستای گەلەکەمان ئێستا ئێمە لە بۆنەی ناساندنی کتێبێکدان کە بەندە بۆ خۆم خوێندنەوەم بۆ ئەو کتێبە کرد کتێبەکە لەسەر مەحموودخانی پیرۆزخانە بە ناوی خولەپیزە ڕۆبن هودی کورد کە دکتۆر بەکر شاه محەممەد نووسیوێتی ئەم کتێبە بایەخێکی مێژووی زۆر گرنگی هەیە دەستی بردووە بۆ خوێندنەوەی خەسڵەتی خەباتی کارکتەرێکی کارای کورد لە مێژووی هاوچەرخی ئێمەدا بە تایبەتی شاری سلێمانیدا لەگەلێ لە گۆڕانکارەکانی چلەکان و دەستپێکی پەنجاکاندا ڕۆڵێکی کاریگەری بینیوە لە قۆناغێکدا کە بۆشاییەکی بابەتیانە لەمەڕ لۆژیکی خەباتی نەتەوایی کورد لە ئارادا هەبووە وەداگیرکەران سەر لەبەری جوڵانەوە و تایبەتمەندیە نەتەوەیەکانی کوردیان بندەست کردووە و جوڵانەوە چەکداریەکان نەماون لەم کاتەدا کارکتەرێک لە شاری سلێمانیدا دروست دەبێت ڕادەپەرێ ڕاسانێکی هێوش و هێمن و هێواش دەکا لەو ڕاسانەدا کۆمەڵێ ڕەهەند دێتە گۆڕێک کە شایانی ئەوە ئێمە قسەیان لەسەرکەین ئەم کەسایەتی کاریگەریە کە لەدایکبووی ساڵانی جەنگی یەکەمی جیهانیە بە تەکیدی دەگەڕێتەوە بۆ 1970 کەواتە لە کۆتایی سیەکاندا دەبێتە سەرباز لە سەربازی هەڵدێت یاخی دەبێت سەربازی ناکات چونکە دەزانین ڕەوشێکی گشتی تەواوی کوردستانی گرتووەتەوە و دەسەڵاتەکان دەسەڵاتێکی تۆتالیتارن تێڕامانێکی نائینسانی و تاکلایەنانە و تۆتالیتاریان هەیە بۆ قەزیە و پرسی کوردی لەبەرەوە کۆمەڵی دیاردەی کۆمەڵایەتی لە ناو شارە جیاوازەکانی کوردستاندا دێنە پێشەوە لەو قۆناغە هەستیار و حەساسەدا حەکایەتێکی مێژوویی کارکتەرێکی کوردمان هەیە کە وەکو پاڵەوانێکی پارتیزان لەسەر زاری کۆمەڵانی خەڵکی کوردستاندا قسەی لەبارەوە دەکرێت ئەویش بریتە لە خولەپیزە بریتە لە مەحموود خان لە یەکێک لە ئاواییەکانی شارباژێڕدایە لە نزیک سلێمانیدایە کە یاخی دەبێت پۆلیس و دەسەڵاتداری و کاتەی سلێمانی عومەر عەبدوڵڵا دەیانەوێت دەستگیری بکەن من نادا نزیکەی 10 ساڵ یعنی لە چلوویەکەوە تاوەکو دەستپێکی پەنجاکان ئەو یاخی دەبێت کۆمەڵێ تقریبا نزیکی 20 داستان دەتوانم بڵێم داستان و ڕوبەڕووبوونەوە ڕوودەدەن لە نێوان ئەو دەستە و تاقمی کە لە دەوری خولەپیزەدان لەگەڵ هێزە حکوومیەکانی سەربەدەسەڵاتی پاشایەتی کە ئینگلیزیش دنەی ئەو جۆرە کار و کردەوانە دەدان دژی هەر جوڵانەوەیەکی نەتەوەی لەبەرەوە ئەمە ڕەهەندێکی یا ڕازێکی میلیانەی لە پشتە لە هەموو نەتەوەیەکدا وایە ئەو کەسایەتیانەی کە یاخی دەبن وە پاڵنەری یاخیبوونیان پێناوێکی ئینسانیە لە ڕووی ئیدیۆمیەوە شوێنی خۆیان لەسەر زاری خەڵکی دەکەنەوە خولەپیرزە چیرۆکە داستانە دنیابینی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی وە گەلێ لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش ڕەنگ ڕێژ کراوە بە ئازایەتی ئەم پیاوە کارەبا لە یاوکان برد و وەڵاو چوو هەوڵی دا و لەخوا بزیابێ نەجاتی بوو ژیان ئەو مەزانی هەموو دیان هەموو نامێت درێژی کە مەسەلان ئەم پەرتوکە دەربارەی خولەپیزە